ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمبە 25 نۆڤەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. بری هەمبەرە دەولەتی شیدەتە سەر ژنی ژن ژیان ئازادی. دەنگ و ڕەنگی شۆرەشێ ژنە ژن ژیان ئازادی. بەرخۆدانە ژنێ نە ڕۆژێکی هەر ڕۆژیە ژن ژیان ئازادی. ئەم بە بەرخۆدانە خۆیان ku bilind dibe dawî tundiya mêrantînin jin jiyan azadî. Direnişin rengi de dili de kadın. Şiddetin iyi hali bahanesi yoktur. سوپای داگیرکەری تورک با هێلیکۆپتەری جەنگی و دۆشکە و چەکی قورس باچڕی چیایی کوورەژارۆ لە شارۆچکەی لادزەی بردومان کرد بە گوێرەی زانیاریە سەرچاوە هەرێمیەکان و ئەو دیمەنانەی کە بڵاو بوونەتەوە. سوپای داگیرکەری تورک باچڕی زەنجیرە چیایی کوورەژارۆ لە سنووری شارۆچکەی لادزێ سەر بە پارێزگای دهۆک بردومان دەکات. لە بردومانەکەدا سوپای داگیرکەری تورک هێلیکۆپتەری جەنگی و دۆشکە و چەکی قورس بەکاردەهێنێت. گوندەکانی سنوورەکە باهۆی مەترسی بردومانەکانەوە بەشێکی زۆریان گوندەکانی خۆیان چۆڵ کردووە. هەروەها لە لایەکی تریشەوە دەوڵەتی داگیرکەری تورک سێ جار لەسەر یەک گوندەکانی خورت و باسفێری لە دامێنی چیایگارە و گوندی بێخڕی سەر بە شارەدەی قەسرۆکیان بردومان کردووە. با گوێرەی زانیاریەکان بردومانەکان لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و هێلیکۆپتەری جەنگیەوە بووە و سێ جار لەسەر یەک ئەو گوندانەیان بردومان کردووە. تا ئێستا لە سەر زەرەر و زیانەکان ئاگاداریەک لە بەردەستان نییە. ساڵیادی دامەزراندنی پەکەکە لە لۆزەرن پیرۆزکرا. 46مین ساڵیادی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بە بەشداری هەزاران کوردستانی و دۆستەکانیان لە شاری لۆزەرنی سویسرا پیرۆزکرا. هۆڵی ئاهەنگەکە با پۆستەری ڕێبەر ئۆجەلان و کادرانی پێشەنگی پەکەکە و شەهیدان و ئاڵای پەکەکە و کەجەکە ڕازێنرایەوە. کوردستانیان و دۆستەکانیان لە شارەکانی سویسراوە بەشدار بوون و دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بژی پەکەکەیان بەرز کردەوە و داوای ستاتۆی کوردستان و ئازادی جەستەی ڕێبار ئۆجەلانیان کرد. درەنگانی شەوی ڕابردوو لە ناوچەی گەوەری سەر بە جولەمێرگ لە کاتی تێپەڕینی ئۆتۆمۆبیلێکی زرێپۆچی پۆلیس تەقینەوەیەک ڕوویدا و بەهۆیەوە ژمارەیەک پۆلیس کوژران و بریندار بوون. هاوکات بەهۆی تەقینەوەکەوە ژمارەیەک پۆلیس کوژران و بریندار بوون و چەندین ئۆتۆمۆبیلی فریاگوزاری و ژمارەیەکی زۆری پۆلیس ڕەوانەی شوێنی تەقینەوەکە کران.
جنگاوەرانی ژنی ئاگر و ڕۆژ ڕایانگەیان لە باگجیلاری ئیستانبول ئۆتۆمۆبیلی فاشیستێکی ئاکەپیان سوتاندووە کە تاوانی نەژادپەرستی و هەڕەشەکردن و چەتەی ئەنجام داوە. جنگاوەرانی ژن ڕایانگەیان دەربارەی چالاکیان بڵاویان کردەوە سەلمێنراوە ئەم کەسە ئاکەپەیە و لەسەر ناوی ئاکەپە کاری نەژادپەرستی و هەڕەشە و چەتەی ئەنجام داوە. بۆیە جنگاوەرانمان چالاکی سابۆتاژیان دژی ئۆتۆمۆبیلەکەی ئەنجام داوە. جنگاوەرانی ژن دووپاتی دەکەنەوە هەر کەسێک کاری مادەی هۆشبەر و پێئەخلاقی و چەتەی بەڕێوە ببات دەبێتە ئامانجی ئەوان و بانگەوازیان لا ژنانی گەنج کرد بەشداری ڕێزەکانی تێکۆشان بن. گرنگترین سەردێڕی ڕۆژنامە ناوچەی و جیهانیەکان لەمڕۆدا بەم جۆرەیە. لە ڕۆژنامە ئینگلیزی زمانەکان دەیلی تەلەگراف نووسیوێتی زریانی برد لە بریتانیای داوە و هەروەها ڕۆژنامەی تایمز دەڵێت ترامپ هەموو ئەو سەربازانەی لە ڕیزی سوپا دەردەکات کە ڕەگەزی خۆیانیان گۆڕیوە. فاینانشال تایمز نووسیوێتی سەدان یەمەنی چوونەتە ڕیزەکانی سوپای رووسیاوە. هەروەها لە ڕۆژنامە ئێرانیەکان مەردوم سالاری دەڵێت شێوازی گواستنەوەی ئایدز لە ئێران گۆڕاوە و ڕۆژنامەی ڕووزگار نووسیوێتی کارەبای ناوچە دەوڵەمەند نشینەکانی ئێران نابڕدرێت. ڕۆژنامەی باختەریش نووسیوێتی کرماشان توانای پێشوازیکردن لە 3 ملیۆن گەشتیار هەیە و ڕۆژنامەی خوبیش نووسیوێتی بەرپرسی ئاینی بانکی ناوەندی ئێران نووسیوێتی لەسەر دراوە ئێلکترۆنیەکان نەگەیشتونەتە ئەنجام. ڕۆژنامە عەرەبیەکانیش بەم جۆرەیە. ڕۆژنامەی سەباح نووسیەتی لە عێراق 5,000 کەس دادەمەزرێت و لە شەرقە ئەوسەتیش هاتووە لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەماندا بەنهێنی باس لە هەڕەشەکانی ئیسرائیل دەکرێت. هەروەها ڕۆژنامەی دەستور نووسیەتی عێراق بای 6 میلیارد دۆلار برنجی لە هندوستان کڕیوە و عەرەبی جەدیدیش نووسیەتی کاڵای ئێرانی بازاڕەکانی ئەفغانستانی داگیر کردووە. ڕێزان ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان ڕۆژنامە نووس شۆخان میرزا لە باشوور لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش شۆخان. سڵاو ڕێز. سڵاو ڕێز ئەم کاتتان باش. زۆر سپاس. بەڕێز شۆخان دوای زانیاریەکان لەسەر دۆخی باشوور و هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆمان باس بکە. لای تۆ چی هەیە؟ بەڵێ پەیوەندەکەمان پچڕا هەوڵ دەدەین بیگرینەوە هاوکارانی تەکنیک. پەیوەندەکەمان پچڕا بەڕێزان. درێژی هەواڵەکان دەوڵەتی داگیرکەری تورک و گروپاچەتەکانی ناوچەی تەل ڕەفعەتی کانتۆنی عەفرین و شەحبایان تۆپباران کرد بەهۆیەوە 4 کەس بریندار بوون کە یەکێکیان منداڵە. بریندارەکان براونەتە نەخۆشخانەی ناوچەکە و لەوێ چارەسەر دەکرێن. ناوی 4 بریندارەکە بەو جۆرەیە موسا حوسێن فەندۆ و وائیل حوسێن فەندۆ و هەروەها ئەحمەد محەممەد عەلی و شوکری خەلیل. دەچینەوە لای هاوکارمان شۆخان میرزا لە باشوور. بەڕێز شۆخان گوێت لێمە دەنگمان دێت؟ لە لای من بڕا بەو شێوەیە پەیوەندیەکە داخرایەوە. داوای لێبوردون لێ دەکەم. بەڕێز شۆخان چ باس هەیە لە باشوور لەسەر دوایین چالاکیەکان لەسەر 25 نۆڤەمبەر و هەروەها هێرشەکانی دەوڵەتی تورک کە لە بناری قەندیل و دوهۆک؟ بەڵێ هەڵبەت دەوڵەتی داگیرکەری تورکیا بە بەردەوامی هێرشەکانی لەسەر باشووری کوردستان بەردەوامی هەیە و ئەم هێرشانە بە چڕی بە تایبەت لە ناوچەکانی بادینان دوێنێ بردومانێکی چڕی دەوڵەتی داگیرکەری تورکیا لەسەر شیلابسێ هەبوو و ئەم هێرشانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا هەڵبەت هەر ئەمڕۆ نین و ناوبەناو نین بە چڕی دەوڵەتی داگیرکەری تورکیا بە بەردەوامی
لە ناوچەکانی هەرێمەکانی پاراستنی مەدیا هێرشەکانی خۆی بەردەوام دەکاوە لە سەر باشووری کوردستان ئێمە دەبینین کە لەسەر ناوچەکانی بادینەوەک باسم کرد لە شیلاتزێ لەو ناوچانە بە بەردەوامی هێرشی دەوڵەتی داگیرکەری تورکیا هەیە و دوێ نێژوەکەوەی کە لە ڕۆژنویست بڵاو کرابۆیە ڤیددیۆیەک هەبوو کە بێگومان ئەمە ینی لە باشووری کوردستان ئەمە بینیمان لە زۆر جێگا لە تۆڕە کۆمەڵاتەکانیش ئەوە بڵاو کرایەوە کە هێرشێکی چڕی دەوڵەتی داگیرکەری تورکیا لەسەر شیلازێ هەبوو بە هەموو جۆرێک چەکێکی قورس دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرشەکانی بەردەوامی دەکرد و بێگومانم هێرشانەش بە بەردەوامی بە بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بەرچاوی عێراقەوە ئەم هێرشانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەنجام دەدرێت بەڵام هەتا ئێستا ئێمە دەبینین کە هیچ لە بەرامبەر ئەوەدا هیچ هەنگاوێک نەگیراوەتە بەروە سنوور بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا داناندرێ و ئەویش بە بەردەوامی هەمیشە هێرشەکانی لەسەر کوردستان بەڕێوە دەبات و دەمەوێت لەبارەی چالاکیەکانی 25 نۆڤەمبەر کە ئەمڕۆ وەک ڕۆژی دەستپێکی هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە جیهاندا و هەروە لە کوردستانیش چالاکیەکانی ژنان لە بەرامبەر توندوتیژیدا بەڕێوە دەچێت ئەمڕۆ بڕیارەکە لە سەکۆی ئازاد لە شاری سلێمانی گروپی ژنانی 25 نۆڤەمبەر کە گروپێک ژنی ڕێکخراوەکانن بڕیارەکە چالاکیەک لە سەکۆی ئازاد لە کاتژمێر 2 و ئەنجام بدەن بێگومان کۆمەڵێک ژنی ڕێکخراوەکان لە ناو گروپەدا هەن و ئەمڕۆ پێکەوە بە هاوبەشی ئەم چالاکیە بەڕێوە دەبن هەڵبەت دەمێ ئاماژە بۆ بدەم چەند ڕۆژێک دەبێت لە باشووری کوردستان چالاکیەکان بۆ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژینان ئێمە دەبینین کە چالاکیەکان چڕ کراونەتەوانێ ڕێکخراوی پەیوەندیەکانی دەروی ژنانی کورد ڕێپاک سیمینارێکی ڕێخست بوو لە سیمینارەکەدا باز لەوە کرا کە ژنان هەتا ئێستا توندوتیژیان لە بەرامبەر ئەنجام دەدرێەوە ئەو توندوتیژیانە دەرونین ئابوورین و جگەلەوەی کە توندوتیژی جەستەیی لەسەر ژنان هەیە و باز لەوە کرا لە جیهاندا هەر لە دووخولەکێکدا ژنێک دەکوژرێت کە ئەمەش دەرخەری ئەوەیە ئەو داتانەی توندوتیژی دەرخەری ئەوەن کە هەتا ئێستا لەناو کۆمەڵگەکاندا بەگشتی توندوتیژی لەسەر ژنان بەڕێوە دەچێت و هەرێمی کوردستانیش باشووری کوردستانیش بەدەر نییە لەو توندوتیژانە لەسەر ژنان بەڕێوە دەچێت هەر ئێستا کە لەگەڵەوە گفتوگۆ دەکەم لە قەڵەبزێ بەناونیشانی لێکەوتی دەروون و کۆمەڵایەتیەکانی لەسەر توندوتیژی لەسەر ژنان چالاکی بەڕێوە دەچێت و لەو چالاکیە داوەندەی ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد کە لەوێدا باس لەوە دەکرێت کە لە هەرێمی کوردستان دەسەڵات نەیتوانیوە کە بەرەنگاری ئەو توندوتیژانە ببێت کە لەسەر ژنان هەیە هەرچەندە یاساش هەیە لە باشووری کوردستان بەڵام هەتا ئێستا کوشتنی ژنان و توندوتیژەکان لەسەر ژنان بەڕێوە دەچێت و لایەنی دەسەڵات لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا لە باشووری کوردستان نەیتوانیوە کە بەربەز لە بەرامبەر ئەو توندوتیژانەدا دروست بکە کە لەسەر ژنان دروست دەبێت دەمەش دۆخێکی نەخوازراوی لە کۆمەڵگە لە باشووری کوردستان دروست کردووە بەوەی کە ئێمە ڕۆژانە گوێبیستی کوشتنی ژنان دەبێن وان لەو پێناوەشدا دیارین تێکۆشینی ژنان لەو بوارەدا بەردەوامی هەیە هەر لەم ڕۆژدا چالاکیەکان لە سلێمانی و لە باشووری کوردستان لە شوێنە جیاوازەکانی کوردستان لە بەرامبەر توندوتیژی دەستی پێکردووە و ژنان لەم ڕۆژانەدا چاوەڕوان دەکرێت کە چالاکی جیاواز بەڕێوە ببەن. بەڵێ زۆر سپاس هاوکارمان شۆخان میرزا لە سلێمانیەوە لەگەڵمان بووی بە هیوای کاتێکی خۆش بۆ تۆ سپاس بۆ بەشدار بوونت. هەر بژی. هێزەکانی ڕزگاری عەفرین هەرە لەبارەی بەرپرسدانەوەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە چەتەکانی لە کانتۆنی شەهبا عەفرین ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە ڕایانگەان دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی بە هەموو جۆرە چەکێکی کۆکوژ هێرشە داگیرکاریەکانیان فراوانتر کردووە و لە ئەنجامی هێرشەکانیان هاوڵاتیە گیانی لەدەستداوە لە وەڵامی هێرشەکاندا هێزەکانی هەرە چالاکیان ئەنجامداوە و لە شەهبا عەفرین سەربازێکی سوپای داگیرکەری تورکیان سزاداوە و 2 سەربازیش بریندار بوون.
خۆشەویستان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا. چلو هفتمین سالوگرا دامزراندنا پارتیا کارکرین کردستانی پکیکی تکوشینا 47 سالان یا تفگر آزادیا گل کردستانی خط فدایی آپویی لیدجی داگرکریه دولتا ترک شر گریلا جدامزراندنا پکیکی حرکه آرگیکه و هپگی حتی وکرنا گریلای پروفیسیونال و نوجن کلگوری دمه خواه آماده دیکه پولیتیکاین ایریشکاری این دولتا ترک لسر جنو جوانان ده پکیکی ده خط آزادیا جنی اندام کمیته ریوبرا پکیکه دوران کالکان وان مجاران ده هفپیوین تایبت کو اجنسا نوچین آفراتی آمده کریده دنرخینه هفپیوین تایبت ایرو لگوردما بروکسلی ساعت 15 لگوردما آمده ساعت 17 هند رادیو دنگی گلده دکارن گهداری بکن. برزي سر بهاجينا كل باداي بك برزي سر بهاجينا بسردو من لاندا دردا